کاروانێکە ئالیکاریەش باشووری کوردستانی دەرباسی ڕۆژاوای کوردستانی بوو دڕیا دەریە سیمالکە دەریە سینۆریەت ناوبەرە ڕۆژئاوا و باکووری کوردستانیدا کاروانێک ژێ ئالیکاریان دەرباس بوو پشتی عێریشا کۆتورکیە لەسەر ڕۆژاوای کوردستانیدایە دەست پێکردن بوو سەدەما ئەوەرە بوونا خەلکێ و بتایبەت خەلکێ سەرێکانیە و نەها لە دبستانان دمینن ji ber vê yekê karwaneke alîkariyê niha geşt Rojavayê Kurdistanê ji 28 otomobêlan pêk tê du otomobêlê dermana ku ji aliyê Wezareta Tenduristiyê ya Duhokê ve nîvsîngeha Duhokê ve hatiye şandin 20 otomobêlên kel û pelan û xwarinê ne ku ji aliyê dezgeha xêrxwaziya Berzanî ve hatiye şandin 6 otomobêlê din jî karmendê wê dezgehê tê de ne ku niha 20 karmend li vê deverê kom bûne eger kamîreman wan derbixîne ev karmendên dezgeha xêrxwaziya Berzanî ne 20 karmendin ji Başûrê Kurdistanê hatine ji hemû bajarên Başûrê Kurdistanê ne 28 otomobêlan hatine 20 jê barhilgirin alîkarî kel û pel tê de ne du otomobêl du barhilgir derman ji Wezareta Tenduristiyê tê de hene her wiha 6 otomobêlên dinî biçûk jî hene ku ew karmend tê de têne veguhestin em ê biçin Cem İsmaîl Abdilezîz berpirsê beşê alîkariyan her wiha berpirsê vê tîmê jî birêz ez gelkî spas ji bo vê derfeta ku we dame hem ji bo hatina we ez xwazim bizanibim armanca we yekem çi ye we çi aniye ئامانجی دەستگای خێرخوازی بارزانانی ئەوەیە لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی ئەو قەیرانە کە هاریکاری برا و خوشکەکانمان بین لە ڕۆژئاوا تیمێکی گەورە پاشەوەی کە بە دوواداچوونمان کرد کە ئەو خەڵکە چیان پێویستە چ لەوێ زەڕورە بۆیە بڕیارماندا و کۆمان کردەوە 20 تڕێلا لە خواردن و لە پێداویستی منداڵە لە شیرە و لەگەڵ دوو سیارەی بارهەڵگری گەورە لە دەرمان بە تەنسیق لەگەڵ وەزارەتی سەحا و لەگەڵ بەڕێوەبەراتی تەندروستی دهۆک کە ئەوانیش هەر لە ڕێگەیمەوە دەبین بۆ نەخۆشخانەکانیان ئێستا ئێمە سەعاتێک زیاترە بە ڕێکەتینە لە سنووری فیشخابوورەوە داخل بووینە و تڕێلەکانیشمان لەگەڵا و ئێستا دەگەینە شوێنی مەبەست و بۆ ئەوەی بەیانی بتوانین لەسەر ئەو خەڵکانێک کە پێویستە دابش بکەیت باشە 20 بارهەلگرواتە 20 کەمیۆن ئەف چ تێدەنە کەل و پەلێ چنە پتر لە 370 تەن خواردەمەنی و شیر و ئەو پێداویستیانەی کە خەڵکان ڕۆژانە پێداویستیان پێەیە هەردوو ئۆتۆمبیلێن ینی بارهەلگرین دەرمانان ژالیە وەزارەتە سەحا هاتیە پێشکەشکردن بەڵێ بەڕێوەبەراتی تەندروستی دهۆک لە ڕێگای دەستگای خێرخوازی بارزانیەوە پێشکەشی خەڵکی ڕۆژاوای کردووە چەند ڕۆژاون لە ڕۆژاوای کوردستانی دمینن بە پێی پێویستا و ڕۆژەی پێویستیان پێوی ئێمە دەمینینەوە لێرکوانە پاشان ئەمە کاروانی یەکەمە لە دوای ئەو قەیرانەوە بەڵام بەردەوام دەبین دەستمان لە برایەکان و خوشکەکانمان بەرنادەین لە ڕۆژئاوا بە هەموو توانایەک هاریکاریان دەبین بڕێز ئەف کەل و پەلێن کو هاتنە یێ دەستگەها وەنە یانژی کەمبینە دڕیا خەلکێدا هاتنە کۆمکردن بەڕاستی دەستگایە و خەڵکانێکی خاوەن خواپێداوە و زۆر کۆمپانیایەکانن هاریکارن لە بۆ ئەوەی هاریکاریەکە بگەیندرێتە ئەو خەڵکە و ئەمە لەسەر ڕاستپاردەی ڕاستەوخۆی سەرۆک بارزانیە ئەم هاریکاریانە بۆ خەڵکی ڕۆژاوە ئەف ئالیکاری وێ بەردەوام بن یانژی وێ گرێدای ڕەوشە شەر بە بە تاکید بەردەوام دەبین ئێمە هیچ پەیوەندێکمان بە شەڕەوە نییە بەردەوام دەبین هەرچی هەبیتن چ بەبێ هیچ ترسەک ئێمە دێین بۆ ئەو شوێنانەی کە ئەگە شەڕیشی لێبێ ئێمە دەگەین بە برایانمان خوشکەکانمان ئەو منداڵانەی کە پێویستیان بە شیر و بە پێداویستیان ئەف کارمەندێک و هاتنە 20 کارمەندن خەلکی کیژان باژارێ باشووری کوردستان هەمووی خەڵکی باژاری باشووری کوردستانن لە هەموو شارەکان پێکهاتوونە ئەم خەڵکی هەولێرمان لەگەڵە سلێمانیە بارزانە خەڵکی دەوروبەری سۆرانە هەموو شوێنەکانن باخبن برێز پەیامەتە چییە چما هاتیە ڕۆژاوای کوردستان ئەمە وەکو دەستگای خێرخواسی بارزانانی بن کە لەسەر ڕاستپاردەی سەرۆکی هەرێم کاک مەسعود بارزانانی هاتیم کۆمەک و هاوکاری بە برا خوشکانی ڕۆژئاوا بگەینین من خۆم لە قەزای چۆمان هاتوومە کە لە دوورترین شوێنی کوردستان ئەم ڕێم بڕیەوە تاوەکو بتوانین کۆمەک و هاوکاری لە ڕێی دەستگای خێرخوازی بارزانانی بگەینین بە برا کوردەکانمان لە ڕۆژئاوا وڵا نامەمە ئەوە و خەلکی
کیجا باجار از خلکی آکرمه بله سر پارزگاه دوگه نام ما هر اواک ام بردام جا آرکاریه خمامه یکه روشوان بوما گلک نخوش خمامه یکه هندی بکارین امه بشین خدمت گزاری پیشکشی واب کینو هر هند والله ام خوشحالين راستي كو افريقيا شين بين روشاوا خدمتاوی خلکی کن او خلک ناو برا کردا هیچ فرق و جوازی نیا خلک روشاوا خلک باشور و خلک روشالات و خلک همو او پیکات کردی هر چهار پارچه کردستان همو هر ایکن بویا دل ما دائما لالی وابی ما حس کرد کو ام زودترین وقت بگینوان خدمتاوام کن هارو کاریواب کن هر شکی پیویز بیت باب کن حتی بشین دی خدمتاوا کن دی بردوامش بین زور سپاس اف دزگاه خیرخوازی برزانیه کارمند دیوینه به 28 اتومبیلان در باس بونه لیلویر جالی هیوا سوریا کرد هاتنه پیشوازی کرن تیمک هیوا سور جی هيا برز اگر خوازم اشتا بپرسم یعنی نها وچو پیشوازی لواکر لدری سینوری ونیوان ببن کروی اف آلیکاری لکر بیدا بشکرن ام سپاسیوان سازیا برزانیه خیرخواز دیکن گو بیکاری هانی رابو نها مجيوك هيفا صورة كرد بچو وان جمعبر استلام كرن ام نها برب امي وان شيهاني برب حسا كيف بشينج برگو همو پنابرين كسين سريكاني و گوندين دردوري وينا كوش بربونه ناوند حسا كين الويدا كي بيوستي گلك هي و ام بلاوي هيفا صور سپاسيا دستیا تندرستی یا دو که دیگه اگو نک درمان هبون راستیش بو های واسورا کرد او تایبت جو سازی های واسورا کرد شاندنه نا اوجی لگل منام سلام بک یعنی درمان و هرج نخوش خانه یان را و خوارنجی و بچنج دبستانی کو اوارت ده دمینن راست درمان جبو هون روش نزدیکن به چاوای روش آورته اینه کی برانيا وناجي تشين ام بلزن يعني اسعافات اوليه ايش هين بيوستيا يعني افانات تاني بس وان يا هينجي بيوستيا وبدرمانات راستي لغور روشي كي يعني هنا كي كيمن هين بيوستي هي لازم يبر هي جبرغو هجمار بريندارين سيفيل روج بروج زياده دبن و دو بچاوي خودي مثلا یک جاري ده هفته وچار بريندار باجار سريكانيه چيبون يعني جوان درمانان و جوي اليكاريه تقريبا چند كس مفاي ورد يعني هجمارا تشي قانين جبو خوارني وشير وانا نيزي 5000 انسان بگیرن درمان خودی هم هین تایبت نزان به چه قصه بر او شاشه سر کمیا يعني كميه دمينه به چه قصه ناوی من کمال درباسه از اندام ریوبریا هی واسوران جبوه نهاروش بفي اوائيه اف تيم بريد كفاج دريه سيمالكا فيش خابوريه سينوري هاتنا درباسي روجافاي كردستاني بونا ولنخوشخانه و دبستان كو اوارين باحر دو باجارين سريكانيه وغريس بيتي دمين و اف جي بچن يعني لسروان دابش بكن هياما ما نواجي روجافاي كردستاني غريدا يكيكو تشقيسي بيويست بكا حياكو هموتش تخو بلاف بكن دابش بكن و وگارن باشور كردستاني اف كاروانا يكما دهياما ايريشا تركيا دا بوس روجافاي كردستاني لي او دي بيجن اگر خودينا که ايريش بردوام کر او جي بردوام بمينند پیشکش کرنا آلیکاریه دا